سڵاو ئەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامەی بۆ جێبەجێکردن لەگەڵتانم. بەرنامەی ئەمجارەشمان تەوەری زمان و کەرامەت، چەمکی زمان، ئایا مێژووی زمان بۆ کەی دەگەڕێتەوە و ئایا کۆمەلگا دەتوانێت لە ڕێی زمانەوە پێشکەوێ و بۆ تەوەری ئەمجارەشمان زۆر بەڕێز دکتۆر پرۆفیسۆر دکتۆر ئازاد عەبدولواحید سەرۆکی بەشی زمانی کوردی لە زانکۆی کەرکووک، میوانی ستۆدیۆی دەستگای میدیایی کەرکووکە. دکتۆر گیان بەخێر بێی. دەمەوێت سەرەتا لەوە دەست پێ بکەم پێناسەی زمان و مێژووی دروستبوونی زمان بۆ کەی دەگەڕێتەوە. بەڵێ، زۆر سپاس بۆ ئەو میوانداریە، هیوادارین چەردێک بخێنە سەر خەرمانی مێژووی زمان و زمانی کوردی. هەڵبەت لای هەمووان ئاشکرایە بە پێی بۆ چوونی مێژونووسان و زانانی زمان ناسی، زمان ناسنامەی نەتەوە و سەپاندنی کولتوری میلەتە، کەواتە چەکی بتوێژ و گفتوگۆکردن و سیاسەتکردن و ڕەفتاری ڕۆژانە لە ڕێگای زمانەوە بێت. چەمکی زمان پێناسەی جیاواز و زۆری هەیە. هەندێک پێیان وایە کە زمان چەکی گەیاندنی بێروبۆچوونەکانە بۆ کەسی بەرامبەر. هەندێکی تر پێیان وایە کە زمان ناسنامەی نەتەوە و سەلماندنی کولتور و جێبجێکردنی ئەرکەکانە. لە ڕووی زانستیەوە زمان دوو مانای جیاوازیە، لە ڕووی فەرهەنگیەوە لە ڕووی زمانەوانیەوە. لە ڕووی فەرهەنگیەوە زمان ئەو پلە گۆشتەیە کە ناودەمی ئینسانە هەیە، لە ڕێگای جوڵاندنی ئەو پلە گۆشتەوە دەتوانێت دەرچووی دەرکەوتەی فۆنێمەکان دەکەوتی فۆنەتیکەکان یان دەنگەکان لە ڕێگای زمانەوە لە کاتی جوڵە پێکردنی بە پێی خشتەیەک بە پێی دایەگرامێک دەتوانێت تعبیر لە زمان و گزارش لە زمانەکەی خۆی بکات. لە ڕووی زمانەوە زمان بریتە لە کۆمەڵە پیتێک کە بەسەرێکەوە چەند قۆناغێک کە بڕێ تا ئەبێ بەڕستە و دەبێت بە دەستەواژە و بە تعبیرکردن. قۆناغی یەکەم قۆناغی فۆنەتیکیە، واتە سازاندن و ڕێخستنی ئەو پیتانەی کە لە کاتی دەبڕینە ئەبن بە زمان، ئەبن بە دەنگ، ئەبن بە فۆنێم، کە پێوتەیە هەنگاوی یەکەم هەنگاوی فۆنۆلۆژیە یان فۆنەتیکیە. هەنگاوی دووەم دوایەوە کە دەربازە بێچێتە قۆناغی مۆرفێمە، مۆرفۆلۆژی، واتە دروستکردنی وشە لە ڕێگای لێکدان و پێکەونووسانی دەنگەکان دەبێت بە مۆرفیم. مۆرفیمەکانش مۆرفیم واتە وشە، ئەنجە هەندێک مۆرفیمێ واتادارە، هەندێک مۆرفیمەی بێواتایە. قۆناغی سێم لە دوای ئەوەی کە مۆرفیم دروستە بێ وشە دروستە بێ ئەگوێزرێتەوە بۆ قۆناغی سینتاکسی. سینتاکسی واتە ڕستە سازی، دروستکردنی ڕستە کە مرۆڤ لە میانی ڕستەکانەوە ئەتوانێت بە کەسی بەرامبەر ئەو مەبەست و ئەو پەیامەیەتی لە ڕێگای مەسەجێکەوە لە ڕێگای نامەیەکەوە بۆ کەسی بەرامبەری بگەێنێ. ڕستەش جۆرەکان ڕستە دیارە ئاشکرا، ڕستەی ئەری هەیە، ڕستەی نەرێ هەیە، ڕستەی سەرسوورمان هەیە، ڕستەی چەسپاندن هەیە، ڕستەی درێژ هەیە، ڕستەی کورت هەیە، پاڕستە هەیە، شارستە هەیە. جۆرەکانی ڕستە کە ئێمە ڕۆژانە لەگەڵ ئەو جۆرە ڕستانە مامەڵە ئەکەین بە پێی دەرکەوتەی وشەکان ڕستەکان یا بەرامبەر بەوەی کە یەکانگیربوونی ئەو دیمەنەی سینز بە ئینگلیزی پێوتێ سینز، ئەو دیمەنەی کە ئەیسان چاوی بەر ئەو دیمەنە ئەکەی و دقێکی زمانەوانی بۆ دروست دەکات. زۆر باش، ئەمە پێناسەی زمان بوو لە ڕووی ڕێزمانەوە، لە ڕووی زمانەوە، لە ڕووی زمانەوانی و ڕێزمانیەوە. بەڵام پرسیارێکی تر دێتەرە، مێژووی دروستبوونی زمان لە سەرەتاوە. بەڵێ، حتمما هەڵبەتە مرۆڤ لە کاتی دروستبوونی مرۆڤ سەرەتای دروستبوونی مرۆڤەوە، مرۆڤ بۆ دەربڕینی هەست و شعوری پانخواردی ناخی دەبێ شێوازێکی بێ، خودکەرەستەیەکی بێ کە تعبیری لێ بکە. بۆیە کە هەر لە سەرەتای دروستبوونی مرۆڤ کۆنەکانەوە لە چاخە بەردینەکانەوە، چاخی بەفرینەکانەوە، چاخی بەستەڵەکەکانەوە، هەتا دەگاتە ڕۆژی ئەمڕۆ بە پێی گۆڕانکاری ڕۆژانە، بە پێی گۆڕانکاری مێژووی یا و قۆناغا جیاجیانی کە مرۆڤ پێیان تێپەڕیوە، زمان خۆی لە خۆیان دروست بووە. هەرچەندە بە پێی سەرچاو ئاینیەکان زمان دەکرێت وەقف بێ، لەسەرەوە هاتبێتە خوارەوە. بە پێی ئەو ئاەتی کە خوای گەورە باس لە دروستبوونی ئادەمەکە، لە کات دروستبوونی ئادەمە خوای گەورە ئەڵێ وعەلەمە ئادەمە الئەسماء كلها، واتە خوای گەورە هەموو زمانەکانی خستە مەغز و بۆچوونی عەقلیتی معریفی ئادەمەوە. ئەویش وردەوە لەگەڵ زیادبوونی مرۆڤ و
دروستبوونی کۆمەلگا و خێزان و دەوڵەت و قوارەکان قوارە کۆمەڵایەتی سیاسەکان وردە زمان دروست بوو کەواتە مێژووی دروستبوونی زمان ئێمە ناتوانین ڕۆژێک و ساتێک و کاتێکی دیاریکرا بۆ سەرەڵدانی زمان دەستشان بکەین بەڵام خۆتوانین بڵین لەگەڵ پەیابوونی هەست لە لای مرۆڤەکان زمان دروست بووە لەگەڵ هەر گۆڕانکاریشە کە بەسەر کۆمەلگای مرۆڤایەتیە دێ زمان بە پێی ئەو گۆڕانکارە چەمکی تازی تیا دروستە بێ ڕێباز و مێتۆدی تازیات دروستە بێ وە گرامەر واتە ڕێزمانی هەر زمانێکیش چەند پێوەرێک و چەند یاسایەکی تایبەت بەخۆ هەیە کە لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا و گۆڕانکاری لە ژێرخانی کۆمەلگا کە ئابوووریە لەگەڵ سەرخانە هەر گۆڕانکارێک کە لە ژێرخانی کۆمەلگا دەکرێت کاریگەری بەسەر سەرخانەوەیە سەرخانیش بریتە لە مێژوو زمان و ئەدەبی هەر نەتەوەیەک زۆر باشە دەمەوێت ئەو پرسیارە بکەم دکتۆر گەشە سندنی زمان ئایا سوودی بە پێشکەوتنی مرۆڤایەتی گەیاندووە؟ حتمما مەسلەی زمان مەسلەیەکی چەقبەستوو نییە لە کۆمەلگایە ڕەفتاری مرۆڤەکان سلوکی مرۆڤەکان ئەو ڕوودا و مەرگەسات و خۆشی و ناخۆشیانی کە بەسەر مرۆڤ دێ کاریگەری ڕاستەوخۆی بەسەر زمانەوە و لە ڕێگای زمانی شۆ تعبیری لێکرێ گریانی مرۆڤ پێکەنین خۆشەویستی هەستکردن مردن خەفەت خواردن ئەمانە هەمووی هەنگاون ئەمان هەمووی سەرچاوەن ینی کانگای کۆبوونی ئەو هەست و شعورانەیە ئەو هەست و نەستانەیە کە لە لای مرۆڤ دروست ئەبن و لەگەڵ پێگەی ڕۆژگارە ئەو هەستانە زیادەکەن پەرە بە دروستبوونی زمانەکانن و زۆربوونی زمان یاخو زۆربوونی ڤۆکابەلی مفرەدات لە ناو زمانی هەر میلەتێکە سوودێکی گەورە بە کۆمەلگا ئەگەێنێ ئەوش بە پێی ئەو گۆڕانکاری کە لە زمانەکەی ئەدا بۆ نمونە لە زمانی کوردی هەر لە سەرتای دروستبوونیەوە کورد وەکو قوارێکی سیاسی لە سەردەمی دەوڵەتی مادەوە 700 ساڵ پێش لە دایکبوونی ئیسای پێغەمبەر تا دەگاتە ڕۆژگاری ئەمڕۆ زمانی کوردی بە چەند قۆناغی جیاجایە تێپەڕیوە لەگەر هەر قۆناغێکە کۆمەڵێک مفرەدات و کۆمەڵێک دەستەواژە دێتە ناو زمانی کوردیەوە کۆمەڵێک دەستەواژە ناو زمانی کوردی دەرەچن و ئەمرن و ناوەچن بەڵام لەگەڵ ئەوەشدا حاڵەتی پۆزتیڤی دروستبوون لە زمان حاڵەتی پۆزتیڤی کاریگەریەکی باشی بەسەر زمانە هەیە لەگەڵ تەکنۆلۆژیای پێشکەوتنی تەکنۆلۆژیا و لەگەڵ ئەو گۆڕانکارانی کە بەسەر میلەتە دێ لە مەرگە ساتەکانە لە خۆشیەکانە لە ساتەکانی ڕەدوونانە لە ساتەکانی مردن و چێشتنی ئازار مفرەداتی تازە دەستەواژەی تازێت ناو زمانەوە و ئەو زمانی کە ئێستا شاعیرانی کورد قسەی پێەکەن و دەقی شعری پێنووسنەوە هەر ئەو زمانە نییە کە لە سەردەمی بابەتایری هەمەدانی و مەلای جزیری و ئەحمەدی خانی و مەولوی شاعیرانی سێکوچکێ بابان هەیە چونکە ئەو ڕەگەزانی کە کۆمەلگای لەسەر دروستە بێ ڕەگەزی زمان و خاک و خوێن ئەو ڕەگەزانە وا لە کۆمەلگاکان چکە کۆمەلگاکان پەیوەندیەکی دیالکتیکی لە نێوان کۆمەلگا و میلەتەکانە بۆ نمونە نزیکبوونی و دراوسێتی نێوان کورد و فارس و تورک و عەرەبوای کردووە کە زمانی کوردی ڕۆژ بە ڕۆژ فەرەنگەکەی زیاتر بێ فەرەنگەکەی دەوڵەمەندتر ئەبێ ینی وشەی تازە دەستەواژەی تازە تێت ناو زمانەوە کە ڕەنگە لە ساڵانی پێشووتر ئەو دەستەواژان نەبن بەڵام لە ڕێگەی ئەو گۆڕانکاریانە کە بەسەر قۆناغەکانی میلەتا دێ بە کۆمەلگا دێ ئەو دەستەواژانە دێنە سەر زمان و کاریگەریکی باش ئەخەنە سەر زمان زۆر باشە دکتۆر مرۆڤ دەتوانێت زمان بکاتە ناسنامەی خۆی واتە بیکاتە پردێک بۆی خۆی بناسێ و بە شێوەیەکی عام یا بە شێوەیەکی گشتی بیکاتە ناسنامەی نەتەوەکەی خۆی بەڵێ ئەکیت کۆمەلگای جاران کە تەنانەت ئەوانەی کە لە ئەشکەوتەکانیش ئەژیان ئەشکەوتەکانی ناندەرتاڵ و مرۆڤی جاوە و ئەو کۆمەلگا کۆنی کە ڕۆژانە ڕەفتارێن لەگەڵ یەکتر کرد و مامەڵیان لەگەڵ یەکترەکەن ئەوان سەرەتا وشەکان یا زمانەکان سەرەتا کۆمەڵێک دەنگ بوو دەنگەکان هێما بوون ئیشارەت بوون کە مرۆڤەکان لە یەکتری تێگەیشتن بەڵام وردە وردە لە کۆمەلگای سەرەتایی کۆمەلگا پاش دۆزینەوە ئاگر کۆمەلگا پێشکەوت قۆناغێکی تر هەنگاوێکی تەکانێکی تر بووی کە کۆمەلگا پەرە بسێن و لە ئەشکەوتەکان دەرچن و بچنە ناوچە شاخاوەکان و ناچە بیابانەکان لەوێ ئەجا هەوڵ بدەن ناسنامەی نەتەوەکانیان بدۆزنەوە یان هیچ نەبێ
کۆمەلگاکانیان جاکوان لەگەڵ کۆمەلگاکانی ترە بۆیە کە دامەزرانی دەوڵەت یان دامەزانی قوارێکی سیاسی یان کۆمەڵایەتی لە هەر نەتەوەیەکە لە هەر خێزانێکە لە هەر کۆمەلگایەکە پێویستی بۆیەکەوە ئەو نەتەوەیە لە ڕێگای زمانەوە ناسنامەی خۆی بسەلمێنێ. زۆر باشە دکتۆر، زمانی کوردی لە ڕووی زاراوەوە دەوڵەمەندە. بەڵێ ئایا ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو کە نزیکترین زمانی فارسیە لە کوردیە، ئەمە چۆن هەڵی دەسەنگێنی؟ واتە کوردی فارسیە یا فارسی کوردیە؟ قوربان هیچیان نین، چکە تۆ ئەگە بگرێتە بۆ سەر درەخت بەڵام ئەڵێن کورد و ئێرانی، ئەڵێن کورد و ئێرانی وەکو نەژاد کورد لە زمانی کوردی و کورد چەند کۆمەڵەیەکی خێزانی هەیە لە دنیاە کە خەڵکانی قسەی پێەکەن. کۆمەڵەی زمانە هیندۆ ئەوروپیەکان هەیە کە لە ناوڕاستی ئاسیاوە دەست پێەکە لە بەنگلادیشەوە هەندستانەوە تا دەگاتە ئەو پەڕی ڕۆژئاوایی ئەوروپا لە بریتانی کۆتایی پێدێ. ئەمە کۆمەڵە گەورەترین کۆمەڵەی خێزانی هیندۆ ئەوروپین کە لەنا ئەو کۆمەڵەی بازنەیەک هەیە، کۆمەڵەیەکی بچووکەی پێوتە کۆمەڵەی زمانە هیندۆ ئێرانیەکان. هیندۆ ئێرانەکان کورد دەگرێتەوە، فارس دەگرێتەوە، بەلوج ئەگرێتەوە، هەندێک جار هەندێک زمانی سانسکریتی و ئۆردو و دغدیدی و مەحکۆشی و ئەفغانی شەگرێتەوە. بەڵام بە حکمی نزیکبوون و دراوسێتی لە نێوان کورد و فارسە هەندێک کەس پیان وایە هەندێک ئەوانی کە بە شۆفینێت بیر لە ڕەچەڵکی زمانەکانەکەنەوە هەندێکیان ئەڵێن زمانی کوردی بەشێکە لە زمانی فارسی، بەڵام قوو بە پێچەوانەوە زمانی کوردی و زمانی فارسی سەر بە یەک درەختی زمانن، ینی درەخت قەدێکی گەوری هەیە، کۆمەڵێک لقی لێ دەبێتەوە، کۆمەڵێک گەڵا و لقی دەبێتەوە، یەکێ لەو لقانە زمانی فارسیە، لقێکی زمانی کوردیە. بەڵام مەسەلەی لێک نزیک بوون لە نێوان زمانی کوردی فارسی هەندێک ئەو بۆچوونیان لە ڕووی شۆفێنیەوە کە ئەڵێن زمانی کوردی بەشێکە لە زمانی. بەڵام تۆ وەرە سەرژمێرێک بکە لە زمانی فارسی و لە زمانی کوردی بەپێ ئەو سەرژمێرانەی کە کراوە کە خۆم لە لێکۆڵینەوەی کە سەرژمێرەکەم کردووە و بە بەڵگەش هەمە. زمانی فارسی هەرچەندە زمانێکی جیهانیە لە ڕیزی زنجیرەی 33 زمانەکانی دنیاە، بەڵام ئەو مفرەداتانی ئەو دەستەواژانی کە لە زمانی فارسیە تەنها لە 18 فارسی ئەسڵن ئۆریژناڵن، باقی هەمووی یا مەغۆلیە یا تورکیە یا کوردیە یا هەندی یا عەربیە. بەڵام زمانی کوردی ژمارەی مفرەداتەکانی زمانەکە وەکو زمانێکی ستانداردی وەکو زاراوە ناوکو زمان کۆمەڵێک دەستەواژە و مفرەداتیایە، کاڵەی ئازاد، کاڵەی ئازاد، کاڵەی نەوزاد، کاڵەی دار، کاڵەی درەخت، کاڵەی خەم، کاڵەی گریان، لە هەموو زمانێک ئەم زاراوانە هەن. بەڵام ژمارەی زاراوەکان ئەگەر 300,000 زاراوە لە زمانی کوردی هەبێ، لەو 300 210,000 کوردی ئۆریجیناڵی ڕەسەنن. بەڵام زمانی فارسی ئەوە نییە. زمانی ئینگلیزی زمانێکی جیهانیە، بەڵام لە 128 ئینگلیزیە. باشە، پرسیارە دێتە ئاراوە دکتۆر، بۆ نمونە باسی زمانی ئینگلیزیت کرد. زمانی ئینگلیزی هەتا هاتنی دیکنز و شکسپیر پێی دەوترا زمانی قەرەج. بەڵام لە دوای ئەو دوو کەڵا شاعیر و من پێیان دەڵێم شاپیاو کە بوون بەوەی کە زمانی ئینگلیزی تەکانێکی پێ بدەم بیگەنە ئەو ئاستەی کە ئێستا هەموو جیان پێویستی بە زمانی ئینگلیزیە. ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ مێژوش، زمانی کوردی یەکێکە لە زمانە ئەسیلەکان و یەکێکە لەو زمانانەی کە لە ناوچەکە چەند هەزار ساڵ پێش ئیسا کۆمەڵ لە دەوڵەتی مادەوە بگرێتاکو و گوتیەکان کە لە عەرەب خابوونە بە کوردی وتویە ژیان کردو. بۆ کورد تا ئێستا نەیتوانیوە ئەو پێشکەوتنە بەخۆیەوە ببینێ؟ تا ئێستا ئێمە دەیکەینە پیرۆزبایی لەوەی تازە بە تازە زمانی کوردی داخلی گۆگڵ بووە. ئەم کەم تەرخەمیە بۆ چیە گەڕێنیتەوە؟ خۆی ئەسڵان لە بنەڕەتە 3 فاکتەر هەن کاریگەریان بەسەر بە ستانداردبوونی زمانە: ئاین، سیاست، دەسەڵات، ئەدەب. ئەم سیانە سەرخانی کۆمەلگان. باش ئەدەبی کوردی ئەدەبێکی دەوڵەمەند نییە؟ زۆر دەوڵەمەندە.
پێش ئەو ئەدەبی کوردی ئەدەبێکی دەوڵەمەندی نووسراوە بێ ئەدەبێکی کوردی فۆلکلۆری نەنووسراوە کە سەرچاوە زۆر جار ئێماڵین لە ڕووی ئەدەبیەوە سەرچاوی هەموو ئەدەبێکی نووسراوە ئەدەبی نەنووسراوە. ساڵانێک ساڵانی هەشتاکان کچێکی دانیمارکی نووسەرێکی دانمارکی بە ناوی هێنی هارد هانسن سەردانێکی کوردستانی کرد و فۆلکلۆری زیاتر لە هەشتا نەتەوەی کۆکرۆتەوە لە کتێبەکە کە عزیزگەردی وەریگێڕاوە بۆ سەر زمانی کوردی بە ناوی کچانی کورد. هێنی هارد هانسن دەڵێ فۆلکلۆری هەموو دنیام کۆکردەوە بەڵام لە فۆلکلۆری کوردی دەوڵەمەندتر و بە پێشترم نەدیوە. هەر ئەو فۆلکلۆرەیە ئەو ئەدەبە میلیە بوو بە سەرچاوەی دروستبوونی زمانی ئەدەبی نووسراوی ئەدەبی کوردی. جگە لەو سێ فاکتەری کە سیاست لە ڕێگەی دەسەڵاتەوە بوونی قەوارەیەک کورد لەبەری هەتا ئێستا بۆ مەرگە ساتانە تێپەڕیوە هەر لە ڕوخانی دەوڵەتی ماد لەسەر دەستی ئاشووریەکانەوە تا دەگاتە شەڕی چاڵێرانی ساڵی 1540 دا دەکاتە پەیماننامەی سایکس بکوی ساڵی 16 پەیماننامەی سیڤەر 21 پەیماننامەی لۆزان 24 تا دەگاتە شەڕی ئەو دوایە تا دەگاتە ڕێککەوتنەوەی 11 ئازار و تا دەگاتە شەڕی عێراق و کوێت و ئەو هەموو شەڕانەی کە کوردستان بە حکمی پێگەی ناوچەکەی کە کوردستان ناوچێکی استراتیژیە ئەو هەموو کۆستە و مەرگە ساتانە بەسەر کورداتوە کورد و زمانەکەن بوون بە سوتەمەنی ئەو شەڕ و شۆڕانی کە میلەتانی دەور و پشتمان کردویانە. بەڵام ئەو سێ فاکتەرە زۆر گرنگە کە زمانی کوردی هەتا ئێستا گەشتەوە تۆ باسی شکسپیرەکەی ئەدەبی ئینگلیزی شکسپیریان کرد بە سەرچاوی دروستبوونی کێش قافی ئێستا شتێکی پێوتە قافی شکسپیری ICCCA لە ئەدەبی ئیتالی دانتی ئەلیگیری لە ڕێگای کۆمیدیای خاوەندەکانەوە کە دانتی بەرهەمەکەی بە دیالکتی بەزاری تۆسکانی نووسیوە. کارەکەی ناگەڕێنیتەوە دکتۆر بۆ ئەوەی کەوان شانۆ لە ڕێی شانۆوە ئەو پێشکەوتنیان بە خۆیانەوە بینی بەڵام کورد ستەیجی شانۆی نەبووە. جەنابەت باسی کەم تەرخەمیت کرد. کەم تەرخەم چێ کەم تەرخەمە بێ ئەو کەسەی کەم تەرخەمە بێ کە دەسەڵاتی نەبێ. کورد ئەو هەموو شەڕ و شۆر و مەرگە ساتەی بەسەرهاتووە جاجاری قەوارەیەکی سیاسی هەبووە لە ناکاوێک قەوارەکی ڕووخەوە. نالی ساڵی 1830 کوردستانی جێشتۆ و وڵاتی شارەزووری جێشتۆ و گوندی خاکوخۆڵ و چووە سەفەری حەجی کردووە و دوایی نەگەڕاوتەوە بۆ کوردستان بۆ لەبەر دوو هۆکار مردین لە نەناکاوی حەبیبەی دەزگیرانی و ئەو ململالێ و ناکۆکی کە لێنەوە بنەماڵی بابانەکان میلیشنی بابان هەبووە لێنوان میر محەممەد و میر محەممەد ئیبرایە. دوای دەوڵەتی عوسمانەکانتن کوردستان ناگەر ئیمارەتی بابانیان لە ساڵی 1952 ڕوخان باشە کە دەوڵەتی ئیمارەتی بامان ڕوخا کەواتە تۆ قەوارەیەکی سیاسی ڕوخان هەر هەمان نالی و سالم و کوردی سێ کوچکەی بابان ئەو سێ شاعرە لە دەربار و کۆشک و قەسرەکانی میرەکانی لە پەنای ئەوانە شێران نووسی لە پەنای ئەوانە ڕزق و ڕۆزی ژیانی خوانە بوو کە ئەوان نەمان ئیتر ئەو شاعرانە چی بکەن بۆیە نالی لە قەسیدەی قوربانی تۆزی ڕێگەت بم ئەیبادی خۆشمڕوەی پێیکی شارەزە بە هەموو شاری سارەزور زۆر بە جوانی وەسفی ڕووخانی ئیمارەتی بابان ئەکا بەڵام بە شێوازێکی شیعی جوان ئەو مفرەداتانی نالی بەکاری هێناوە ئەو مفرەداتان هەتا ئێستشی لەگەڵ دەبێ وەکو دەقێکی واڵا شاعران لەو مفرەداتانەوە لەو شتانەوە ئیلهامی شارەکانی وەردەگرن. زۆر باشە زمان وەکو چەمک چ پەیوەندیەکی بە معریفەوە هەیە پەیوەندیان بە معریفەوە هەیە چەم زمان و معریفە پەیوەندیان بێکەوە هەیە ئەخۆی ئێستا جیاوازی نێوان مرۆڤ و ئاژەڵ چییە لە دوو ڕۆتا مرۆڤ هۆشی هەیە ئاژەڵ هۆشی نییە مرۆڤ سیستەمی زمانی ئاژەڵ سیستەمی زمانی نییە پشیلێ کامیانی سیستەمێکی زمانی نییە بەڵام خوان نەخوانتیەگەن بەڵام کاتێک کە مرۆڤ هۆشی هەبوو هۆش مێشک ڕنگدانەوەی مێشک لەگەڵ زمانیە کە لە مێشکا چی شتێکە چ ڕووداوێکە ئێکا بە پایامێکی زمانەوانی کەواتە دروستبوونی زمان لە مێشک و لە عەقڵ و بۆچینی مرۆڤ هەیە بەڵام خۆ ئاژەڵ ناتوانێت کە مرۆڤێش لە قەوارەیەکی سیاسی بوو شوێنێکی نیشتەجێ هەبوو شوێنێکی حەوانەوی هەبوو تووشی مەرگەسات و کۆست نەبوو ئەو کاتە تعبیری زمانەوەنەکەی شێوازێکی تر وەرەگرێت سیستەمێکی تر وەرەگرێت بەڵام کاتێک کە مەرگەساتی تووشە بێ و ئەشکەنجە و ئازار و کوشتون تەنانەت قوربان تۆ تەماشاکە ناوە کوردیەکان زمان قیاسیە زمان پێوەرە
بە قیاسێک ناوەکاندانە کورد زۆربەی ناوەکانی ئازاد شێرزاد نەوزاد ئازادی پەیام ئاری ئەمانەیە بەڵام خۆ زمانی عەرەبی یا زمانی میلەتانی تر ئەو پەیامیان نییە چکە کورد یەکێکە لەو میلەتان کە تێنوی ئازادیە تەماشاکە زۆربەی زۆرک ناوەکان زۆر باشە دکتۆر ینی پرسیارێک لەلا مرۆژە ئایا ئازادی پەیوەندی بە گەشەسەندنی زمانەوە هەیە ئازادی مرۆڤەکان زمان واتە کەرامەتی ئینسان ئەگەر مرۆڤ ئازاد بێ و بیانوێ ڕێگری لێ بکەن لەوەی کە زمانەکەی خۆی کە زمانی دایکە بەکاری بێنێ ئایا ئازادی ڕۆڵی بەرچاوی نییە مرۆڤ چەند سربەست و ئازاد بێ بەڵام هەر پابندی کۆمەڵک سیستەمە دەبێت لەو سیستەمە دەرنەچی سیستەمەکە وای لێەکە زمانەکە چی ئەوێ چی کەرەسی چی ئەوێ تەنانەت شاعیران ینی شاعرانی کلاسیکی کوردی تا دەگاتە نوێکردنەوەی شعری کوردی سەردەستی گۆران و هاوڵەکانی شاعرانی کوردی نیانوێراوە ئەو قودسیەتە ئەو پیرۆزەی لە ناو کۆمەلگای کوردیە نیانتوانن قودسیەتی بشکێنن کاتێکە واتە ڕخنە لە شاعرانی کلاسیکە گریکە نەیانتوانیوە ئەمە ڕخنە نییە ئەمە وەستاییە بەعکسەوە ئەمە وەستایی ئەوانە بەڵام خۆ شاعرێک و شێخ ڕەزامان هەیە تۆ شێخ ڕەزا هەموو پیرۆزیەکی شکانوە بەو زمانەوە قسەی کردووە کە زمانی پێکەنانی و زمانی خەڵکە بەڵام هەندێک کەس پێیان شەرمە شعری شێخ ڕەزا بخوێنەوە بەڵام ناری کە وەسفی حەبیبەکە بە بەژن و باڵای حەبیبە هەڵەدا چۆن وەسفێکی سروشتی جوانی ئەوەکە ئەو پێوەرانی کە لە زمانە قیاسانی کە لە زمانەیە ناری شاعرەکان بەکاری دێنن ڕەنگە ینی نەک ڕەنگە ینی بە حتمیەتە جەدەلێتە کە شاعیر زۆر لە زمان زانەکان دەبێت زمان زانتر بێ ئەو پێوەرانی کە لە زمانی بەکاری بینی یەکێکی کوخانە دەڵێ بووکی ئازادی مەوێ خوێنم خەنەس بۆ دەست و پێ ئەڵقەڵقی پێوەم بۆ پولپولە و لەرزانێ گەچی دوژمن وا ئەزانێ من بە دیلی لاڵە بم باش بزانێ کونجی زیندانم قوتابی خانەیە ئەگە بڕی بگەڕێت سەر سیستەمی زمان شاعیر پەیوەست بۆ پابند بۆ بە سیستەمی زمانەکە ئێماڵی قوتابخانە بەڵام ئەیایەکەی چیلات قوتابی خۆی لە ئەستا قوتابی خانەیە ئەیایەکە چیلات بەڵام شاعیر لێ باشە دکتۆر وشەی قوتابی یا قوتابی خانە لە کوتابیەوە نەهات لە کوتاوات ئەوانی کتابیش عەرەبی نییە لە حوجدە ئاینەکانەوە کوتابیان پێوەتە ئەوانی کە کاتب بوون نووسەر بوون شتەکانیان نووسیەوە لە دیوەخانەکانە باشە دکتۆر منەمێ بۆ ئیمڕۆ ئایا زمان پرسیارەکەم بە شێوەیەکی تر بکەم سیاست و سیاسەتی ئیمڕۆی عێراق ئەگەر تەمەشاکەین زمانی کوردی لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە و چوونی حزبە کوردستانەکان و بەتایبەتی چوونی هەڤاڵ مامجەلال خوا لێی خۆش بێ کە کاریزمایەک بوو دووبارە نابێتەوە بە پێی مادەی چواری دەستوری عێراقی ناڵێ زمانی دووەمیشە بەڵکو دەڵێ زمانی کوردی هاوشانی زمانی عەرەبیە فەرمیشە وە فەرمیشە لە فەقەرەیەکی تردا دەڵێ زۆرینەی هەر شارێ کام زمان بوو دەتوانن بە یاسا خوێندنی ئەو شوێنە و کتابە ڕسمیەکانی ئەو شوێنە بەو زمانە بێ بەڵام بۆ تا ئێستا جێبەجێ نەکراوە لە ئەرزی واقع سیاست لە عێراق لە دوای پرۆسە و زۆر ئاڵۆزە ینی تۆ ناتوانانی راپۆرتێک بنووسی لەسەر عێراقی ئێستا و عێراقی ئێستای فیدرالی پاشۆڕۆژی عێراق چونکە ئەو دەستانی کە کار بۆ ئەوەکەن کە کورد و زمانی کوردی بسڕنەوە هەر ئەو دەستانن کە ئەگەر بتەوێت دەستور جێبەجێ بکەی مادەی چوار کە مادەیەکی بڕگەیەکی دەستوریە محکەمە ئیتیحادی فەرزێکە وەک چۆن ئەندێ بڕیاردەرەکە فەرزێکە کە زمانی کوردی زمانی دووەمە هاوشانی زمانی عەرەبی زمانێکی فەرمی و دەبێت جێبەجێ بکرێت لە مادەی 58 هەموارکراو بۆ مادەی 140 هەیە ئەو نووسراوی کە گەیشتە پارێزگای کەرکووک ئەو نووسراوە درەنگ گەیشتوتە پارێزگای کەرکووک پێمە دەبای زووتر بگەشتادا پارێزگای کەرکووک نەک ئێستا بەو درەنگانە بکرێت بەڵام زۆر جار بە هەوڵی یەکێتی نیشتیمانی کوردستان و نێرانی لە بەغا زۆشت بۆ کورد و بە تایبەتی بۆ کەرکووک ئەکرێ ئەمە ئەخیریش ئەمە شار هەوڵی ئەوان بوو بەڵام هاتنی بڕیارێکی ئاوا بۆ پارێزگای کەرکووک پێویستی بە سانسۆر و بە چاودێریکردن و بە خەمخۆریە کەەوە ئەوە ئەرکی بەرزان پەرلەمانتارەکە کوردەکانە ئەرکی بەرپرسانی هەرێمە
ئەرکی ئەو وەفدانەیە کە ئەچن لە هەر مفاوەزاتێک لەر و توێژەکە کە کاک پاڤێڵ دوێنە بە ڕاشکاوانە گوتی ئێمە کە ئەچین بۆ بەغا لە هەموو دانیشتەکە بێ باسی کەرکووک بکەین. ئەمە خەمخۆریە، ئەمە ئەو هەوڵەیە کە دەبێت زمانی کوردی لە کەرکووک زمانێکی ڕسمی بێ. ئەمەش پەرچەکردارێکە بۆ ئەو گلە و گازندانەی کە کوردی کەرکووک. من دەمەوێتشت بڵم واتە پەرلەمانتارانی کورد لە بەغا دەتوان لە ناو هۆڵی پەرلەمان بە زمانی فەرمی خۆیان بە زمانی دایک کە زمانی کوردیە قسە بکەن و وتوێژ بکەن؟ بەڵێ ئەو کە مادەیەکی دەستوری ئەگە مادەی دەستوریش نەبوایە تۆکو میلەتێک لە پەرلەمانی سویسراش 6 میلەتیان هەیە، هەر میلەتێک لە شارێکەژێ سەرۆک کۆماری وەکو ڕسمینیان پیان ناڵێ سەرۆک کۆمار پێڵێن ڕاوێژکاری سویسرا کانتۆنات هەر دو ساڵجارێک پارێزگارێکە محافز یامری بەڕێوەری شارەوانی ئەو شارە بێتە سەرۆک کۆماری سویسرای اتحادی فیدرالی. کوردیش کە لە چوارچێوەی عێراقا لە دوای پرۆس لەم سیستەمە فیدرالی ئەژێ کەمە زۆرجار خۆمان ئێمە ئاڵین سیستەمی فیدرالی بەڵام کەسانی تر ناڵین سیستەمی هەڵێن عێراق بەڵام کورد نەک ئەندام پەرلەمانەکان. ئەنی ڕۆژی ئاڵا بۆچی هەیە، ڕۆژی جلوبەرگ بۆچی هەیە؟ ڕۆژی جلوبەرگ خۆی کورد دەبێ هەموو ڕۆژێک جلوبەرگی کوردی لەبەر بێ. دکتۆر ژیان من ئەوە کۆمنتم لەسەری وەکو کۆمنت بەعام دانانی ڕۆژی جلی کوردی بە بڕوای من لێدانە لە کولتوری نەتەوەکەمان چکە ڕۆژی جلی کوردی بوونی نییە. ئایا تۆ تا چەند لەگەڵ ئەم ڕۆژەیە؟ ئەخە من ئەڵێم ئەم شتانە هەمووی پەرچەکردارن بۆ شتێک کە خەفەکرا بابزانام لە تەوەریش دەرچوومەمێ بە ئەمە شتێکە پەرچەکردارە بۆ ئەو خەفەکردنەی کە کەسانێکی شۆڤێنی هەن ئەیانوێ کورد و زمانەکەی بە هەر شێوەیە بێ بە هەر بڕیارێ بێ بە هەر گوشارێ بێ زمان و ناسنامەی نەتەواتی زمانی نەتەواتی لە کورد بسەنەوە. پێش ئەمە خۆ چەندین کتێب هەیە نووسراوە تەنان هۆزە کوردەکان ئەگەڕنەوە سەر ئەسلی عەرەب فلان بەنو ئەسەدە فلان شەمڕە فلان عوبێدە جاف ئەوەیە زەنگەنە ئەوەیە ڕۆژبیانی ئەوەیە کتێب هەیە ئەسلی کورد دەگەڕنەوە سەر عەرەب یانی کە کورد وەکو میلەتێک بوونی نییە یان ئەسلی کورد دەگەڕنەوە سەرەوەی کە کورد لە جنۆکەیە لە جنە لە سەردەمی سلێمان پێغەمبەر کورد پەیا بووە. یان ئەم شتانە ئەمە هەمووی تەبەن ئەمە خرافاتی مێژوویە ئەمە خرافاتی مێژوویە کە بە کوردوارن ئەژینا کورد لە ڕووی ڕەگەزەکانی دروستبوونی دەوڵەت لە زانستی ئەنترۆپۆلۆژیا ئەڵێ هەموو میلەتان بە دوو شێوە دروستە بن یا لە بە شێوەی کۆچکردن یان غەزەوات یان شەڕۆشۆ دروستە بن. ئەگەنە هەموو میلەتانی دنیا حتا ئێستاشی لەگەڵ دەبێ بریتانیەکان هەتا ئێستا کێشەی ئسکۆتلەندیان هەیە ئسکۆتلەندە کە داوای ڕیفراندۆمەکە بۆ لە بریتانیا جێ بچکۆڵی ئێمە میلەتێکی تین لەگەڵ بریتانیا ژین. چیک و سلۆڤاکیا چیک جیابووە لە سلۆڤاکیا باشووری سوودان جابوونەوە لە سوودان سۆمال بوو بە سێ پارچەوە بۆ ئەمە چییە؟ ئەمە سندنەوەی ئەو مافەیە کە ئەسڵن خۆت ئەبێ ئەو مافەت هەبێ وەبێ کەسان ترش تەقەبولت بکەن واتە مافێکی سروشتی خوایی خوای خۆتە. بەڵام دانانی ڕۆژی جلی کوردی وەکو هەر بۆنەیەکی تر لەو ڕۆژەیە کورد ئیسپاتی ئەکا کە بڵێ وەرە ببین ئەمە جلەکە. بەڵام هیوادارم ڕۆژێک لە ڕۆژان نەچێتە ئەو بارەی کە فقط لەو ڕۆژەدا تاچی کوردی بتوانێت جلی کوردی بپۆشێ. ئەخمن بۆیە ئەڵێم سە لە ئیمارات وڵاتی ئیمارات هەمووان بە جلی فەرمی خوانەوەین دەوامەکەن. زۆر باشە دکتۆر هەر نەتەوەیەک کە زمانی هەبوو دەبێت زمانێکی ستانداردی هەبێ و هەر زمانێکیش زاراوەی زۆر بوو بە یەکێک لە زمانە دەوڵەمەندەکان دادەنرێ. زمانی کوردیش یەکێکە لە زمانە هەرە دەوڵەمەندەکان کە زۆرترین زاراوەی هەیە بۆ نمونە زاراوەی لوڕیە زاراوەی گۆرانە زاراوەی ماچۆ وەکو زار وەکو لەهجە دیالێ. بەڵام بۆ تا ئێستا لە دوای ڕاپەڕین و دروستبوونی پەرلەمانی کوردستان و دواتر ڕوخانی ڕژێمی دیکتاتۆری عێراق سەدام حوسێن سیاسیەکانی کورد واتە پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم تا ئێستا نەیان توانیوە زمانێکی ستاندارد بۆ ئەم نەتەوەیە دابنێن. ئەوە گلەیە کە دەبێ
ئاراستی ئەوان بکرێتەوە ئەوانی کە لە هەرێمی کوردستان ئێستا حکومڕانیەکەن دەبێت ئاراستی ئەوان بکرێتەوە. ئێمە لەم سەکۆیەوە ئاراستەی ئەوانی دێ. بەڵێ ئەوان لەسەر بنەمای ئەوەی کە کۆبینە بۆی ڕێک ناکەوین. ئێمە چەندین کۆڕ و کۆبوونە و مان کردووە لەسەر زمانی کوردی و لە تورکیا لە وڵاتی تورکیا 2014 لەسەر زمانی کوردی کۆبوونەوەیکی گەورە 250 کە زیاد لەسەر ئاستی هەر چوار پارچەکەی کوردستان دانیشتن چەند ڕۆژێک و باسی زمانی کوردی و دیالێکتەکانی و بەشەکانی و زارەکانی و ناوئینەکان کردمان دوای لە کوتای ڕێک نەکەوتین بۆ لەتکردنی کوردستان بۆ چوار پارچە گەورەترین گورز بوو کە لە کوردستان دەرا ئەوش سیاسەتێکی ئینگلیزی بوو کە لە عێراق جێبەجێ کرد. خۆنەویستی و میزاجیش دەوری هەیە لێرەیە. ئەگە سیاسەتمەدارە کوردیەکان دەسەڵاتێکی وایەن هەبێ بتوانن خەمی زمانەکەیان بخۆن حتممە لە 100% دکتۆر هیچ نەبێت لە باشووری کوردستان قوارەیەکمانێ هەرێمێکمان هەیە بۆ تا ئێستا کار لەسەر ئەوە نەکراوە ینی ببنە مامۆستایانی زانکۆ ببنە سۆفت پاوەرێک ببنە قووەتێک کە زەخل لە دەسەڵاتدارە سیاسەکان بکەن تاکو زمانێکی ستاندارد هیچ نەبێت بۆ ئەم بەشەی کوردستان دابنرێت. زمانی ستاندارد بە ئاسانی دروست نابێ دەبێتەوە شاکارێک هەبێ. باسی دانتی ئەلیگریمان کرد لە ئیتالیا. دانتی لە ڕێگای کۆمیدیای خاوەندیەکەوە کە بە زمانی بەزاری بە دیالێکتی تۆسکانی نووسی بوویەوە. بەڵام لە دوایە بوو ئەو زارە تۆسکانێ بوو بە سەرچاوەیەک بۆ دروستبوونی زمانی ستانداردی ئیتالی کەسە ئیتالیەکان قسەی پێەکەن. لە ئەدەبی کوردیە بەدەر لە سیاست سیاستیش پەیوەندیەکی دیالێکتیکی لەگەڵ ئەدەبا هەیە. کورد هەتا ئێستا سیاست ئەکا سیاسەتی زمان ناکە. هیچ کاتێک کورد سیاسەتی زمانی نەکردووە. واتە زمان و سیاست پەیوەندێکی ڕاستەقینێ تۆ تعبیرکردن لە تۆ کە داوای مافێکەکەی بۆ کورد ئەلی لە کەرکووک ئەبێ قەتعەکانی دەرەوەی شار و ناو شار و دوکانەکان و بازاڕەکان و ئەمانە بە کوردی بوون یا لە قوتابخانەکانە. ئێستا لە باشووری عێراقا لە بەغدا بەخوارەوە لە قۆناغی چواری ئامادەی کە وابزانم دەیە زمانی کوردیە خوێنێت بابەتیان زمانی کوردی مدیری دەراساتی کوردی لە ناسریە هەیە بەڵام لە کەرکووک بۆ ئەوە جێبەجێ ناکەن. لێ مدیری دەراسات بەڕێوەبەرەتی خوێندنی کوردی هەیە. لێرە گەورەترین کێشامە لێرە خوێندنی کوردی لە کەرکووکە کە هەتا ئێستا هیچ هەمەهانگیەک نەکراوە لە نێوان خوێندنی کوردی بەشی زمانی کوردی کەسانی ئەکادیمی مامۆستای زمان مامۆستاکانی زمان مامۆستای زانکۆ نووسەری باشمان هەیە لە کەرکووک. بەڵام بەداخەوەیتر بۆ هەر مەبەستێ بێ هەتا ئێستا ئەو کارە نەکراوە. ئێستا خۆ لە کوردستانە لە ئەکادیمیای کوردی هەیە. ئەکادیمیای کوردی من لەگەڵیان دانیشتم پیان وتم پێویستە بۆ پاکردنەوە و بە ستانداردکردنی زمانی کوردی ئەو لیژنە تەشکیل بکەن. لیژنەی فۆلکلۆرمانەیە لیژنەی کولتوریمانێ لیژنەی مێژویمانێ لیژنەی ئاینیمان لیژنەی سیاسیمانێ. ئەو لیژنانەگە کارا بکرێنەوە حتمما زمانی کوردی ئەبێتە زمانی ساردێت. بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە پەرۆشی کورد وەکو خۆی وەکو تاکی کوردی پەرۆشی بۆ زمانەکە ئەوەیە کاتاسێ زمانی کوردی پاراستووە لە ناوچوون. دکتۆر دەمەوێت لێرە بڵێم چ ڕێگایەک گرنگە بۆی بتوانێت زمانێکی ستاندارد ڕێگاکە لە کاتێ ئەگەر کوردستانی گەورە هەموو یەکی گرتەوە ئەو جاکەمی پێماوە زمانی بێتە زمانی ستاندارد. دووش ئەگە میزاجی سیاسی نەمێنێ زمانی کوردی بێتە زمانێکی ستاندارد. سێ خەمخۆری بەرپرسان و لێپرساوانی کورد ئەتوانێت ئەم سێ هۆکارن کاتوان زمانی کوردی بکەن زمانێکی ستاندارد و زمانێکی جیهانی. زۆر باشە دکتۆر من دەمەوێت بپرسم ئایا لە ناو زانکۆی کەرکووک بەڕێزت سەرۆکی بەشی زمانی کوردیت لە کۆلێژی پەروەردە و لە ناو زانکۆی کەرکووک تا ئێستا کە خوێنکارانی زمانی کوردی لە کۆلێژەکان تەخەڕوج دەکەن دواتر هەر بە زەحمەت دامەزراندنیان بۆ دەڕەخسێ. یعنی من چەندین خەریجی زمانی کوردی هەیە تا ئێستا
دەڵێ خۆزگە زمانی کوردیم تەواو نەکردایە ئەمە هۆکارەکەی چییە؟ بەڵام تۆ ئەتوانی بە دیوێکی تری شە بخوێنیتەوە. ئێمە بەشی زمانی کوردی لە زاکۆی کەرکووک بە هەوڵی مامۆستا یان مامۆستاکان بەشی زمانی کوردی کە پێشمەرگە ئاسا شەو ڕۆژ بێوچان ماندوو نەناسن هەر هەمویان هەوڵەدەن بۆ زمانی کوردی و پێشکەوتنی زمانی کورد و سەدان دەیان سەدان بگرە سەدان کۆڕ و سیمینار ئەکرێت لە بەشە کوردەکەی زاکۆی کەرکووک بە پاڵپشتی خۆمانەوە ئەو کۆڕانەکرێ. یەک دوو بەشی زمانی کوردی تاقە بەشێکە من زۆرجار بە خوێندکارەکانە لێم کە ئەگەر تەعیناتێ بە دامەزانە لە دوو شوێنە بەشی زمانی کوردی ئەو ئیمتیازێ هەیە کە لە هەم هەرێمەوە ساڵانە پشکێک بۆ کەرکووک ئەدێن بۆ دەرچوانی بەشی زمانی کوردی و زمانەکانی تریش و لە حکوومەتی فیدراڵشەوە لە ڕێگەی پەروەردەی کەرکووکەوە دامەزراندن هەیە. من ڕەنگە پێتم لە 2005 بەشی کوردی دامەزراوە هەتا ئێستا ڕەنگە بڵێم ڕێژەیەکی کەم دامەزرابێتن بەڵام ئەینا زۆربەی زۆران دامەزراون. ئەگەر داش نەمەزرابێن یان بوونەتە نووسەر یا بوون بە ئیعلامی یان لە دام و دەستگاکانە کار ئەکەن و زمانەکەشیان بەڕێوە ئەبن و ڕۆژ بە ڕۆژ قابلیات و توانە و شیانی خوان پەرپیادەن. بەڵام ئەو خۆی ئەستا خۆی کێشێ نەک بۆ زمانی کوردی دامەزراندن کەمە بۆ زۆربەی زۆری ئەوانە چکە حکوومەت ساڵانە ئەو زەخمە ئەو ژمارە زۆری کە تەخەڕوج ئەکرێن حکوومەت ناتوانێت ئیستیعابی ئەوان هەمووی بکات. ساڵانە هیچ نەبێ بەم لەم شاری کەرکووکە 18 کۆلێژمانەیە لە ناو زانکۆی کەرکووک ئەگەر هەر کۆلێژێک دوو بەشێ بێ کەواتە 36 کۆلێژ بەشمان هەیە. ئەو 36 بەشە ئەگەر 50 تەڵەبێ هەبێ ساڵانە کەواتە 1110 تەڵەبە ئێمە ساڵان تەخۆژەکە حکوومەت ناتوانێت ئەو هەموو زەخمن بکە. کەواتە کێشەکە بەس لە زمانی کوردی نییە. ئەو کەسێک کە ئەڵێ خۆزگا زمانی کوردیم تەواو نەکرد بێ ئەوە با بەخۆیان بچێتەوە ئەوە کێشەی لە ئایدۆلۆژیا هەیە ینی بۆچوونەکانی هەڵەیە. وەلەو من حەز دەکەم هەموو تاچێکی کوردی نەوعەنمان ناسۆنالیزمێک شتێ بێ ینی لە ڕووی نەتەوەوە ینی نەتەوەی خۆی خۆش بێ و زمانی خۆی خۆش بێ کە زمان بەشێکە لە کەرامەتی ئینسانەکان. چۆن خۆ ئیدعا ئینسان کەسانی ئیدعا کەڵێ من کوردم بەڵام بڕوانە ئایدۆلۆژیەکەی بڕوانە بیر و باوەڕەکەی ئەگە بیر و باوەڕەکەی چەسپاو نەبوو بە هەر ئیدعای کوردای. زۆر باشە دکتۆر گیان لێرەدا دێمە کۆتایی بەرنامەکەەوە زۆر خۆشحاڵ بووم لەگە بەڕێستا و تەوەرەکەش تەوەرێکە هی ئەوەیە زیاتر و زیاتر گرنگی پێ بدەین. بەڵام لێرەدا دەبێت کۆتایی بە بەرنامەی جێبەجێکردن بێنم. کەس بە ئەلفازم نەڵێ خۆ کوردیە خۆ کردیە هەر کەسێ نادان نەبێ خۆی تاڵبی معنا دەکا. لێرەوە دێمە کۆتایی بەرنامەی بۆ جێبەجێکردن هەتا بەرنمەیەکی تر و تەوەرێکی تر و چەمکێکی تر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.